سڵاوی ئاکۆ شارۆشی بۆ هەموو کوردێک لە هەر کوێیەکی ئەم گەردوونەدا دەمەوێت لە ناخمەوە لە ڕۆحمەوە باسی زمان و چەمکی زمان و پلانی زمان و ئامانجەکانی و تیۆرەکانی پلانی زمانتان بۆ بکەم لەگەڵ چارەسەری زمانی و نازمانی پلانی زمان. بفەرموون. پێناسەی زمان ماڵی بوونە، بەرگی بیرە. زمان نەک هەر ناوەندێکی تێگەشتن و بەیەکگەیاندن و لە یەک تێگەشتنە، بەڵکو خودی زمان لەگەڵ هەست و سۆز و خۆشەویستی لە ذاتی خۆیدا هەڵدەگرێت. ئەو کاتە هەستی پێ دەکرێت کە لەگەڵ نەتەوەی تر و لە ناو نەتەوەی تردا بەکاربهێنرێت. بۆیە دەڵێن زمان بوون و وجود و ناسنامە و شوناسی نەتەوە و تاکەکانێتی. پرسی زمان لە پرسی خاک و نیشتیمان و نەتەوە ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە. ئەی چەمکی زمانی فەرمی یاخود با بڵێن شێوەزاری فەرمی چییە؟ شێوەزاری فەرمی ئەو زارەیە کە وێنە و ناسنامەیەکی یاسایی بە وڵاتێک یا بە دەوڵەتێک یا بە حکومەتێکی هەرێمی دەبەخشێت. ئەم جۆرە زارە لە کۆمەلگای تاک زمانیدا بە زمانی نەتەوە ئەژمارەکرێ، بەڵام لە کۆمەلگای جووت زمانیدا و لە کۆمەلگای فرە زمانیدا بە زمانی نیشتیمانی ئەژمارەکرێت. وێڕای ئەوەش زاری فەرمی زمانێکی کارگێڕیە لە پەرلەمان و دادگا و خوێندن و سلکی پەروەردەدا. ئەم زمانە پەیوەستە بە پرسە سیاسەکانی سەروەری و ناسۆلیالیزمی کەلتوریەوە. ئایا حکوومەتی کوردی پێویستی بازارێکی فەرمی هەیە؟ ئاکۆ شارۆشی دەڵێ بەڵێ بەڵێ بەڵێ. با چارەسەری نازمانەوانی لە چەند خاڵێکدا کورد بکەینەوە. یەکەم کتێبە ئاینیەکان، دووەم دەسەڵاتی سیاسی کە دەسەڵاتی سیاسی بەوپەڕی هەستی بە پرسیارەتیەوە درێخینەکە لەو ئەرکەی بە فەرمیکردنی زارێک لە زارەکانی زمانی کوردی لە بواری نووسیندا، چونکە زمانی ئاخاوتن و زمانی دایک نابن بە زاری فەرمی، بەڵکو تەنها زمانی نووسین و خوێندن و دام و دەستگا حکومەکان دەبێت بە زاری فەرمی. ئەجینا هاوڵاتیان لە ئاخاوتن و ژیانی ڕۆژانەیاندا بە زمانی زارێکی شەفەوی ئازادن لەوەی بە چ زارێک قسە دەکەن. سێم چارەسەری نازمانی کۆڕی زانیاری وڵاتە کە لە وڵاتی خۆماندا لە هەرێمی کوردستاندا ئەکادیمای کوردیمان هەیە کە چەندین زمان ناس و زمان زانی تێدایە کە پێویستە قۆڵی مەردانەی لێ هەڵماڵن و زانست بکەنە چەکی بەرگری لە زمانی میلەتی کوردمان. چوارەم چارەسەری نازمانی ڕۆشنبیرانی وڵاتن، ڕۆشنبیرە ڕەسەنەکان لەگەڵ ڕۆشنبیرانەی بە مادە خۆیان فرۆشتووە حاشا من الحضور. دوا چارەسەری نازمانی هەوڵی ڕێزمان نووسانی کوردە. ئەو ڕێزمان نووسا کوردە ئەکادیمی و زانستانەی کە شارەزان لە ڕووی ئەکادیمیەوە، نەک تەنها و ڕێزمان نووسانەی کە تەنها بۆ بەرزکردنەوەی ناونیشانی زانستی خۆیان توێژینەوە ئەنووسن و توێژینەوەکانمان لە دیوی دەواازەی زانکۆ تێناپەڕێن. ئەی چەمکی پلانی زمان چییە؟ پلانی زمان هەوڵێکی سیاسی ڕاست و دروستە. بەوەی هەبوونی ڕەوشێکی سیاسی کۆمەڵایەتی دروست دەبێت و هەوڵەدات ڕەوشی زمان لە هەرێم بگۆڕێت. پرۆسەی پلانی زمان چالاکیێکی حکومی و فەرمیە بۆ هەڵبژاردن بۆ پەرەپێدانی زمانێکی کارگێڕی یەکگرتوو. ئەم هەوڵەش هەردوو شێوازی زمان بەنووسین و ئاخاوتن دەگرێتە خۆی.
دوو جۆر پلانی زمانمان هەیە پلانی پایە لە ئاستی دەسەڵاتی سیاسیدا و پلانی دەستە جەمعی لە ئاستی کۆمەلگای کوردیدا بەر لەوەی باسی پلانی زمان بکەین با باسی ئامانجەکانی پلانی زمان بکەین کە لە چەند خاڵێکدا کورتی دەکەینەوە خاڵی یەکەم پاکردنەوەی زمان لە وشە و دەستەواژەی بیانی دوو ریفۆرم و چاکسازی زمان چاکردنی زمان لە ڕووی ڕێنووس و ڕێزمانەوە سێ ستانداردکردن و بەفەرمیکردنی زمان چوار بڵاوکردنەوەی زمان لەسەر ئاستی دەرەوەی چوارچێوەی کۆمەلگای زمانەوانی کوردی پێنج بە بەوەدێڕەکردنی لێکسیکی زمانەوانی داهێنانی وشەی نوێ یان واتای نوێ بەخشین بە وشە کۆنەکان خاڵی شەشەم یەکگرتووکردنی زاراوەیی و یەکێتی زاراوەیی خاڵی حەوت سادەکردنی شێوەزاری سادەکردنی شێوازی نووسین و ئاخاوتن خاڵی هەشتم پاراستنی زمان باباسی چوار ئایدۆلۆژیای جیاوازی پلانی زمانتان بۆ بکەم یەکەم ئایدۆلۆژیای توانەوەی زمانەوانی بە گوێرەی ئەم ئایدۆلۆژیا و تیۆرە دەبێت تاکەکانی کۆمەلگا بەبێ جیاوازی لە ڕەگەز و زمان و ئاین زمانی سەردەستا زمانی دەسەڵات فێر بن و هەر بەو زمانە بنووسن هەرەو زمانەش دەبێتە زمانی فەرمی و زمانی نووسراوە فەرمیەکانی دام و دەستگا حکومەکان ئەم تیۆر و ئایدۆلۆژیاش لە وڵاتی فەڕەنسا دەگوزارێت ئایدۆلۆژیای دووەم ئایدۆلۆژیای پلۆرالیزمی زمانەوانیە کە ئەم تیۆر و ئایدۆلۆژیا تەواو پێچەوانەی تیۆری تاک زمانی و توانەوەی زمانەوانیە تیۆری پلۆرالیزمی زمانەوانی بە تەواوەتی ئەعترافەکە بە هەبوونی زیاتر لە زمانێکی تر لە ناو یەک کۆمەڵگادا ئەم تیۆر و ئایدۆلۆژیایە هۆکارێک بووە بۆ دروستبوونی زمانی سێم لە یەکگرتنی دوو زماندا بۆ نمونە هیندیەکانی بەریتانیا بۆ ئەوەی دەستبەرداری زمان و کەلتوری خۆیان نەبن لە کۆمەڵگای بەریتانیادا زمانێکی تریان داهێنا لە تێکەڵەیەک لە ئینگلیزی و هیندی ناویان نا هین ئینگلیش هەروەها لە سەنگافورەش لە سەنگافورە چوار زمان بەکاردێنن ئینگلیزی مالایی تامیلی چینی هیچ یەکێک لەو زمانانە بە تەنیا زمانی نیشتیمانی نییە لەوێ بەڵکو ئەوەی زمانی نیشتیمانیە زمانێکی لێکدراوە لە ئینگلیزی و زمانی سەنگافوری کە بە ناوی زمانی سینئینگلیش شێوازی دووەم لە تیۆری پلۆرالیزمی زمانەوانی بریتیە لە هەبوونی چەند زمانێکی جودا و جیاواز لە یەک کۆمەڵگادا بۆ نمونە سویسرا یەکێکە لە وڵاتانەی کە چەند زمانێکی جیاوازی تێدا بەکاردێت ئەم جیاوازیەش پەیوەستە بە دوو هۆکارەوە هۆکاری جوگرافی و ئەتنیکی و هۆکاری کەلتوری و مێژوویی ئایدۆلۆژیای سێم ئایدۆلۆژیای پەسەندکردنی زارێکی نەتەوەی هەڵبژاردننی زارێکی زمانی نەتەوە و کردنی بە زمانی فەرمی وڵات هەرێم کرۆکی ئەم تیۆر و ئایدۆلۆژیایە ئەم ئایدۆلۆژیا جەخت لەسەر زیندووکردنەوەی زمانی نەتەوە دەکات و هەڵبژاردننی زمانی فەرمی هەرێم لە زارێکی زمانی نەتەوە بەپەسند دەزانێت ئەم ئایدۆلۆژیا بانگەشەوە دەکات کە زمان و نەتەوە هاوواتان و زمانی فەرمی حکومەت ناسنامەی نەتەوەیە لەسەر ئەو بنیاتە تاکەکانی نەتەوە لە زانا و سیاسەتمەدار و زمانەوان و ڕۆشنبیر دەبێ ئایدۆلۆژیای پەسەندکردنی زارێکی نەتەوە بە دیاریدەیەکی کۆمەڵایەتی سیاسی بزانن بە استراتیژیەکێکی یەکێتی نەتەوەی ئەژماری بکەن چونکە لەو ڕێگایەوە نەتەوە زمان و دەسەڵاتی نەتەوەی خۆی دەبێت ئەم ئایدۆلۆژیایە ئایدۆلۆژیای پەسەندکردنی زارێکی نەتەوەیی بۆ کورد زۆر گونجاو لەبارە
لنمونەی وڵاتانەش جوولەکەکانی ئیسرائیل لە پێناوی نەتەوە و ئاینی جوولەکە زمانی عیبریان هەڵبژارد بە زمانی فەرمی ئیسرائیل. ئەو هەڵبژاردنەی زمانی عیبری پەیوەستە بە کەلتور و مێژوو و ئاین و ئایدۆلۆژیای سیاسی پیاوانی ئاینی جوولەکەوە. چوارەم ئایدۆلۆژیای زمانی نانەتەوەیی. ئەم ئایدۆلۆژیا پێچەوانەی سێ ئایدۆلۆژیەکەی پێشترە. بە گوێرەی ئەم ئایدۆلۆژیایە حکوومەتی وڵات زمانێکی نانەتەوەیی دەکاتە زار و زمانی فەرمی وڵات و هەرێم. هەڵەبژاردننی زمانی نەتەوە لەو وڵات و هەرێمانەدا دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک. لە هۆکارانە کاریگەری زمانی ئاینی یاخود زمانی داگیرکار یاخود زمانی شارستانی و هاکەزا، هەروەها دواکەوتووی کەلتوری گەلی ژێردەستە. بۆ نمونە زمانی ئینگلیزی ئەو زمانی جیهانیەیە کە لە ڕێگەی داگیرکردن و شارستانیەتەوە بۆتە زمانی فەرمی زۆرێک لە وڵاتانی وەکو هند و فلیپین و سنگافورە. هەروەها زمانی فەڕەنسی نەک هەر لە وڵاتی فەڕەنسا بەڵکو لە زۆرێک لە وڵاتانی ئەفریقا و وڵاتە عەرەبیەکانی وەکو مەغریب و جەزایر و تونس بۆتە زمانی فەرمی و کەلتوری ئەو وڵاتانە. بەتایبەت ئەفریقیەکان زمانی خۆیان هێندە پێگرنگ نەبووە، زمانی داگیرکاری فەڕەنسایان لەلا گرنگ و شارستانی بووە، کەمەش هۆکارێکی تر بووە بۆتە سەندنی زمانی فەڕەنسی لە ئەفریقا. بەداخەوە لەناو هەندێک لە کوردانیش بیرۆکەی هەڵبژاردننی زمانی ئینگلیزی وەکو زمانێکی فەرمی پێخوێندن لەناو کوردستاندا قسە و باسی لێوە دەکرێت کە گریان و پەرۆشی و هەستی نیشتیمانی و نەتەوە پەروەری و کوردایەتی ئاکۆشارەشی لێرەوە قۆپەدا و دەست پێ دەکرێت. ئێمە باسی پلانی زمانمان کرد. ئەی بنەماکانی پلانی زمان چییە بۆ زمانی کوردیمان؟ 5 بنەمامان هەیە. یەکەم، هەڵبژاردننی شێوەزارێک لە شێوەزارەکانی زمانی کوردیمان. بەڵام ئەم هەڵبژاردننی شێوەزارە بەڕای ئاکۆشارەشی هەڵبژاردننی شێوەزارێک بێت کە هەک بەو گەوهرێکی دەوڵەمەند چەند ساڵە بێت تا ئێستاش، وەکو شێوەزاری کرمانجی ناوەڕاست کە هەر لە مێرنشینی بابانەوە و ئێستای حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەگەڵدا بێت. بنەمای دووەم، بە کۆتکردنی شێوەزاری هەڵبژێردراو، ئەم بە کۆتکردنە لە ڕێی ڕێزمان و ڕێنووسەوە. بنەمای سێەم، فراوانکردن و پەرەپێدانی بوارەکانی بەکارهێنانی شێوەزاری هەڵبژێردراو. شێوەزاری هەڵبژێردراو پەرەی پێ بدرێت، توێژینەوەی لەسەر بکرێت و زارەکانی تر کە هەڵبژێردراون هێور بکرێنەوە و لە ڕووی ئاخاوتنەوە ئەوانیش ئازاد بن لە پەرەپێدان بە زمانی خۆیان و هەروەها لە ئەدەبی زارێکیشدا هەموو شێوەزارەکان ئازاد بن. بنەمای چوارەم، جێبەجێکردنی بڕیاری ستاندار بوونەکە، جێبەجێکردنی بڕیاری بە فەرمی بوونەکە کە لەلایەن حکوومەت و دەسەڵاتدارانی هەرێم. بنەمای پێنجەم و کۆتایی، پەسەندکردنی جەماوەری یاخود بڵین پەسەندکردن لەلایەن خەڵکەوە، لەلایەن کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە. ئازیزانی ئاکۆشارەشی، زمان فەزایەکە لە ئازادی. ئازادیش خودی بوونە، بوونی زمانیش یعنی بوونی نەتەوە دەتێ بگەن. ئەی هاوار، دڵنیام ئێوە زۆر ئاستان زۆر لەوە بەرزترە کە لە گرنگی زمان تێگەن. کاتێکی شات.